کۆی گشتی کار و چالاکیان لیژنە هاوبەشەکانی قایم قامەتی قەزای ڕانیا هۆبەی ئابووری ئاسایش ڕانیا بەڕێوەبەراتی خۆپاراستنی تەندروستی ڕاپەڕین بەشی ئابووری ئاسایش ڕاپەڕین بۆ ساڵی 2000 بەم شێوەی خوارەوە بووە 7311 سەردانی فرۆشگا و مارکێت و گۆشت فرۆش و شیری فرۆش و ڕێستۆرانت و چایخانە و شوێنە جیاجیەکان کراوە لە کۆی ئەوانە 84 شوێن غرامە کراون کە پابەند نەبوون بە مەرج و ڕێنمایە تەندروستیەکانی لیژنە هاوبەشەکانی قایم قامەتی قەزای ڕانی 84 شوێن غرامە کراوە و 12 شوێن داخراوە و هەروەها 2 شوێنیش لەوانە کە شوێنی کاربوون دراونەتە دادگا و لە ڕێگەی مەحکەمەوە ئیجراعاتی یاساییان لەگەڵ کراوە بڕی 37121 تەن واتە 37 تەن و 121 کیلۆ کەلوپەلی ماوە بەسەرچوو لە ناو براوە هەر لەلایەن لیژنە هاوبەشەکانی قایم قامەتی قەزای ڕانیەوە و بڕی گشتی پارەی غرامەکرایش 6 ملیۆن و 410 هەزار دینار بووە. ئێمە جارێکی تر هەم لە ڕێی کەناڵەکانی بەڕێستانەوە دڵنیایی هاوڵاتیانی سنووری قەزای ڕانیە دەکەینەوە کە لیژنە هاوبەشەکانی قایم قامەتی قەزای ڕانیە بەردەوام دەبن لە چاودێریکردنی بازار و شوێنە گشتیەکان لە ڕووی نرخ و کوالیتیەوە